ڕێکخراوی داکۆک لە وڵاتی بەریتانیا لە شاری مانچستەر بە سەرپەرشتی ئەنجومەنی مانچستەری ڕێکخراوەکە سیمینارێکی بۆ ئەندامانی ڕێکخراوی داکۆک و گەنجانی تازە هاتووی کورد بۆ وڵاتی بەریتانیا ساز کرد. ئەم سیمینارە لەژێر ناونیشانی هۆشیاری گەنج و چاڵنجەکانی ژیانی تاراوگە ڕێکخرا بوو بۆ هەریەک لە بەڕێزان مامۆستا عەبدوڵڵا مەحەممەد و قادر بڵباس و گۆنا ڕەشید. لە سیمینارەکەدا چەندین ڕێنمایی درا بە ئەندامان و گەنجانی بەشدار بوو. بەناوی دەستەی بەڕێوەبەرانی ڕێکخراوی داکۆک و ئەنجومەنی مانچستەرەوە بە خێراتنی تەواوی ئامادەبوانەکەین لە هەر شوێنێکەوە هاتوون. بە تایبەتی ئەوانەی یەکەم جاریانە بەشداری لە کۆڕ و سیمینار یاخود چالاکی ڕێکخراوی داکۆکەکەن. بەڕێزان، سەرەتای دەستپێکردنی بەرنامەکانمان بە چەند ئایەتێک لە قورئانی پیرۆز دەست پێ ئەەکەین لەلایەن بەڕێز ئارام سەرحەد. الرحمن الرحیم ألف لام میم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون. بران خوشکان ڕۆشن بیر و چالاکەوانان، سلامی خۆی پەروەردگارتان لێبێت بە سلامی ئیسلام. السلام علیکم ورحمة الله وبركاته. طبعا خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە خزمەتتاندا چەند کات و ساتێکی پرسوود و پرزانیاری بەسەر بەرین. قسەکردن لە ئێمە و گوێگرتنیش لە ئێوەی بەڕێز. دواتر هەر پرسیار و هەر ئیستیفسارێکە بێت لە خزمەتدا دەبین. طبعا تایتڵ و ناونیشانی وتارەکەمان لەژێر ناونیشانی هۆشیاری گەنجان لە تاراوگە و لە دەرەوەی وڵات. طبعا سەرەتا هۆشیاری گەنجان پێشەوەی بچینە ناو خودی بابەتەکەمان دەوێت بزانین گرنگی قۆناغی گەنجێتی لە چیدایە. مرۆڤ هەر ئادەمی زادێک، هەر مرۆڤێک، هەر بنیادەمێک ژیان دەکات بە سێ قۆناغی ڕئیسیدا دەڕوات: تەمەنی منداڵی، تەمەنی لاویەتی و گەنجی، پاشان تەمەنی پیرەتی و بە ساڵاتچووی وردە وردە خلۆر دەبێتەوە. تەمەنی منداڵی، قۆناغی منداڵی قۆناغێکی بێبەرپرسیاریەتە. منداڵێکە لەدایک دەبێت ساوایە، بێهێزە، نەخۆش دەکەوێت، توش بەرگەی گەرما ناگرێت، بەرگەی سەرما ناگرێت، هەروەها ناتوانی مەسئولیەت و قیادە و بەرپرسیارەتی بخرێتە ژێردەستی، تەحەمولی ناکە. ئەی دوای ئەوە قۆناغی گەنجێتی دێ کە ئەمڕۆ باسمان باسی گەنجە. خوای تەعالە بەچی ناوی هێناوە قۆناغی گەنجێتی؟ بە قووەت. ثم جعل من بعد ضعف قوة. ئەو قووەت و هێزەی لە گەنجدایە لە هیچ قۆناغێکی تری ژیاندا دەست ناکەوێت. ئەو قووەتە دەتوانی لە عیلم، لە زانست، لە زانیاری با گەنجمان هەبێت خۆی فێری چەندین زمان بکات. تورکی فێربێ، فارسی فێربێ، عەرەبی فێربێ، وەکو دەگوترێ هەر زمانێکی ترت زانی، ئەوە ئەمین دەبی لە مەکر و فێڵی ئەو قەومە. با خەڵکمان هەبێت لە بری سنعەتێک دە سنعەت فێر ببێت، چونکە العلم فی الصغری، ئەو زانستەی تۆ لە گەنجێتی فێر دەبی، تۆ لە گەنجێتی هەوڵی بۆ دەدەی کە نەقشی عەلە الحەجەر، وەکو ئەوەی لەسەر بەردێک بیکۆڵی. فێرە زانستێک بووی لە لاویەتی و لە گەنجێتیدا هەرگیز لە بیرت ناچێتەوە. بەس ئەگەر بە تەمەندا دەڕۆی شتێک فێر دەبی، هەر بۆ سبەی ئەی بیر دەکەیەوە لە بیرم چۆتەوە، بیری نەماوە. بۆیەش تەمەنی گەنجێتی سەردەمی سورعەتە. چۆن لە عەسری سورعەت داین ئاوهاش دەڕوات. ئەوانەی بە تەمەنن بەڕاستی وەکو مام قادرویان و پیاوانەی تر ئەو جار دەزانن دوای ئەو تەمەنەی ڕۆی گەنجێتی بیر دەکاتەوە چەندە زوو بە سەرماندا ڕۆیش. یاخود کەسانێکمان لێرە 10 ساڵە لێرەیە، 15 ساڵە لێرەیە، 8 ساڵە لێرەیە، لە ناڕەحەتیدا بووە یان لە خۆشیدا بوو بیر دەکاتەوە دەڵێ ڕۆژێکە 2015 هاتم، دەڵێ بە ساتێک کۆتایی پێات. بۆیە تەمەنی گەنجێتی زۆر بە سورعەت دەڕوات و کۆتایی پێدێت. لە دوای ئەو تەمەنە ثم جعل من بعد ضعف قوة، دوای قووەت لاوازی دەست پێ دەکاتەوە. ئەو جار تەمەنی لاوازی پیرەتی، بەڵام وەکو منداڵێک لێ بەسەر دێتەوە. ئاوها بێهێز دەبی، لاواز دەبی، پشتت دەچەمێتەوە و گۆچان بگری بەدەستەوە. هەر بۆیە شۆڕش بە گەنج دەکرێت. شۆڕشی حەقیقی و ڕاستەقینە بە گەنج، بە غەیری گەنج بە هیچ لایەنێکی تر ناکرێ. بەڕاستی بە هیچ قۆناغێکی تری
تەمەنی مرۆڤ ناکرێت بۆ بەگەنج دەکرێت. چەند نمونەیەک باز بکەین. گەورەترین ئیمپراتۆریەتی ڕۆمەکان کاتی خۆی 7 گەنج دەستیان هەبوو لە ڕووخانی، 7 گەنج کە لە ڕاستترین کتێبدا ئەو بەسەرهاتە هاتووە کە خوای پەروەردگار باسی ئەصحاب الکەهف دەکات. 7 بوون وەثامینهم کەلبهم لەگەڵ سەگەکەیان، بەرامبەر زلهێزترین و زاڵمترین ستەمکاری سەردەمی خۆی هەڵشاخان و بەرەو ڕوویان بوونەوە. ڕاستە خۆیان دەربەدەر بوون، بەڵام بووە هۆی پێشخان و بووە هۆی دەستپێکی شۆڕشێکی گەورەی ئەو ئیمپراتۆریەتە لە ناو بچێ. ئینەهم فیتیەتون دەفەرمێ گەنجانێک بوون، چەند گەنج هەبوون. بۆیە گەنج جار هەیە 1 گەنج، دەنگی دلێری 1 گەنج بەرامبەر 1000 گەنجی نووسوی بەنجکراو دەنگی دلێرە. گەنجانێکی وەکو سەردەشت عوسمان و کاوە گەرمیانی و دەنجیان هەتا ئێستاش ڕۆژانە یادیان دەکرێتەوە، دلێر بوون، دەنجیان هەبوو، ناترسێ سڵ ناکاتەوە. گەنج دەبینی بەڕاستی، گەنج دەبینی لە 2024 بژیت لە سەردەمی پێشکەوتن، لە سەردەمی ئەو هەموو عیلم و زانیاری و تەکنەلۆجیایە پشگیری زوڵم و ستەم و نادادی بکات، پشگیری کەسانێک بکات ئاڵای هەڵداوە، ئەوە سەوزە، ئەوە زەردە، ئەوە ئەلوانی ترە، مادام دەزانی زاڵمە ستەمە لەبەرچی پشگیری دەکەی. هەیە دەڵێن لە ترسان، هەیە لە برسان یاخود مەعاشێ و موچەیەکە. کاچی من تۆ تەنها سیلاح و چەک هەڵگرتنت بۆی وەکو ئەو زیاتر حسابی. ئینە فیرعەونە و هامانە هەمە دەفەرمێت نەک تەنها فیرعەون و هامان، ئەو تاغوتانە ئەوانەی ئێستا هیچیان کەم نییە بەڕاستی لەوە. خۆ کاتی خۆی ئەگەر بە سترس هەبوو بێ ئێستا برسێتیشیان لەگەڵ زیاد کردووە بەداخەوە. بۆیە ئەوانەی چەچیان بۆ هەڵدەگرن، ئەوانەی پشگیریان دەبن، ئەوانەی دەنجیان پێدەدەن، ئەو گەنجانە زیاتر تاوانبارن لەوانەی تر. چکە تۆی بوویە هۆی ڕاگرتن و بوویە هۆی کۆڵەگەی هێشتنەوەی ئەو زاڵمانە لەلایەن گەنجان بەداخەوە. سیر دەکەی یەکێک لە ئەئیمەی گەورەیان گرت و بردیانە سجن. فەرموو ئەی ئیمامی ئیبن تەیمیە، یەکێک لە عەسکەرەکان، تاوانی ئێمە نییە، ئەمرمان بۆ هاتووە. دەڵێت تۆ پێشەمویان تاوان بارتری، تۆ نەبی بەهۆی تۆ نەبی ئێمەش زوڵممان لێ ناکرێت، ئێمەش ناگیردرێن، ئێمەش حەبس و کەلەپسە ناکرین، ئەوە تۆی. بۆیە بەس تەنها دەنگدانت بە زاڵم و ستەم و ستەمکاران، بەس پیشگیری کردنیان وەکو ئەوانی و خراپتریشی. ولا تركنوا إلى الذين ظلموا. تركنوا إلى الذين ظلموا چییە؟ مەیلی دڵە. دەفەرمێت بەس مەیلت هەبێت، نافەرمێت تۆ باسیشیان بکەیت، نافەرمێت پۆستیان لەسەر بکەیت، پشگیریان بکەیت، بەس تەنها مەیلی دڵ. ئاخر کەسەیە مەیلی دڵی نەڕوات. دەفەرمێت بەس مەیلی دڵت بۆ زاڵم و ستەمکار بڕوات وەکو ئەوانی دەسووتەی شوێنە دۆزەخە، بەس مەیلی دڵت بۆیان هەبێ. ئەی چزا ئەوەی شانازی پێیانەوە بکەی و چەپڵەیان بۆ لێ بدەی و ئاڵایان بۆ ڕابوەشێنی و 12 شەو دەسێتە سەر عامود عەلەمیان بۆ هەڵدەواسە. ئەی دوای دەنگدان ئەتۆ چی هەر ئاوڕیشت لێ ناداتەوە. هەدەف و دروستبوونی ڕێکخراوی داکۆک هەمووتان باش دەزانن. پێشتر ساڵانی ڕابردوو چالاکی دەکرات، چالاکیەکان ئەوە بوو گروپ بوو، بەش بوو. بەڵام ئێمە لەگەڵ کۆمەڵێک لە خوشک و برای دڵسۆز بیرمان لەوە کردەوە کە ڕێکخراوێک دروستکەین و ئەو بەش و بڵاویەی لە خۆپیشاندانەکاندا هەیە کۆیکەینەوە. ئەوە بوو چەند کۆبوونەوەیەکمان کرد، لە کۆبوونەوەکاندا سەرکەوتوو بووین و لە ئەنجامدا ڕێکخراوی داکۆکمان دروست کرد. ڕێکخراوی داکۆکیش بۆ 2 مەبەست دروست کراوە. یەکەمیان ئەوەیە کۆکردنەوەی کوردەکانە، بە تایبەتی کوردانی باشوور، ئەو کوردانەی لە ژێر دەسەڵاتی دڕندەیی ئەو بنەماڵانە هاتووینە و لێرەینە. هاوڕێیان، ئێمە زۆربەی زۆرتان نەوەی دوای ڕاپەڕینن، دوای ساڵی 1991 و ئێمەمانان پێش ڕاپەڕینین. ئێمە دەبێت لە خۆمان بپرسین بۆ لێرەین، لە بەرچی لێرەین. بۆیە ئێمە بیرمان لەوەی کردەوە کە خۆمان ڕێخەینەوە بەرامبەر بەو دەسەڵاتە دڕندەیەی کە ئێستا ئازاری خزم و کەس و کار و خۆشەویستانمان دەدا، بە ئازاردانی سجن، بە ئازاردانی نانبڕان، بە ئازاردانی وەدەرنان، تیرۆرکردن. هەر ئەوە نییە کە شەهیدان
سەردەش عوسمان و کاوە گەرمیانی و ئەو هەڤاڵانەی دیکە کە شەید کران. ئێمە ئێستا تیرۆر کراوین، ناخمان تیرۆر کراوە، لە وڵاتیان کردین، لە نیشتیمانیان کردین، لە کەسوکاریان کردین، لە خاک و ئاو شوێنە گشتیەکانیان کردین. تیرۆر هەر ئەوە نییە تەقەت لێ بکا و بتکوژێ. تیرۆر ئەنواع تیرۆر هەیە. تیرۆر بە نووسین تیرۆرە، بە ڕوخاندن تیرۆرە، بە دەرکردن تیرۆرە. ئێستا ئەوان دەڵێن لەوانەیە زۆربەی زۆرتان دۆست و خۆشەویستەکان بە ئێوە بڵێن ئێوە لە ئەوروپان لە خۆشیدان، ئیسراعەتن، تەواو نەجاتان بوو. نەخێر، با ئەوانیش بزانن ئێمە نە نەجاتمان بوو نە ئیسراعەتمانە، ئێمە لە هەردووک لا بووین. مامۆستا پێشتر فەرمووی ئێمە لەوێش بووین و لێرەش بووین. کێ سەبەب کار بوو؟ پارتی و یەکێتی، ئەو دوکانە سیاسیانەی کە ئێستا بۆیان داناون و لە دەوریان هەڵدەسوڕێن بەداخەوە. جارویستم دروستبوونی داکۆک، زۆر ئەوەی درێژەی نەدەمێت، دروستبوونی داکۆک هەدەفی ئێمە ئەوە بوو ئەو زوڵم و زۆرەی ئەوێ وەزایدەن ئەو کۆکردنەوەی کوردەکان بە تایبەتی کوردانی باشوور لە بەریتانیا، ئەنی لە خۆشی ناخۆشی یەکتر بەشدار بین، لە ئاواپرسینی یەکتر بەشدار بین. سەرەتا زۆر خۆشحاڵم بە هاتنتان. زۆر سپاس بۆ مامۆستا عەبدوڵڵا. تەوان سیمینارەکەمان تایبەت بوو بە هۆشیارکردنەوەی گەنج لە تاراوگا. با گەنجان بیر لە دەوڵەمەندبوون نەکەنەوە، تکایە هەوڵ بە خۆت دروستکە، دەزمە بە بۆ کاری قاچاق و جگەرە و نازانم مادەی مخەدەر و ئەم شتانە، چکە ئەوانەی کە ئیش بە تۆکەن بەکارە دێنن، خۆیان یاساییان تند کردووە، ئەنی هیچ شتێک بۆ خۆیان نابێت. ئەگە بیرتان بێت ساڵی پار ئێمە هینێکمان کرد، حەفلەیەکمان کرد بۆ نەورۆز، لەوێ دووسێ ئەندامی نوێنەری حیزبی لەیبەر لەوێ بوون. پرسیاریان لێ کردین وتیان بۆچی ژمارەی کورد زۆرە لە زیندانەکان؟ بەڕاستی زۆرمان پێ ناخۆش و تەریق بووینەوە، ئێمە نەمانەزانین چی جوابینەوە. بەجددی بۆچی ئەبێ ژمارەی کورد زۆر بێ لە زیندانەکانە؟ ئایا کورد شەرانگێزە؟ نە. ئایا کورد حەزی بە تاوانە؟ نەخێر. وایە ئێمە پێمانەڵێن ئەکراد وشەی ئەکراد یعنی شاخاوی، بەڵام ئێمە لە شاخەکان هاتی نەخوارەوە، شارستانیمان دروست کرد، ئێمە کۆمەڵێک گەنجی خوێنەوار هەموو زانکۆتان تاو کردووە، مەحەدان تاو کردووە. من ئەزانم ینی کە ئەپرسم یەکێ مهەندیسە، یەکێ مامۆستایە، زۆر دڵم پێخۆشە. بۆچی بیر لەوە ناکەنەوە ژیان دروستکەن؟ بۆچی بیر لە دەوڵەمەندبوو نەکەنەوە؟ ئایا مەسرور بارزانی ئەو نەدەوڵەمەندە دڵخۆشە؟ دایمە دەموچای یاو بەیەکە، بۆ لەبەروی مرتاح نییە، دزە مرتاح نییە. بەجددی درێژەی قسەکانی مامۆستا قادر کە باسی ئەرک و چالاکی چالاکوانێ کرد، منیش حەزەکەم دەربارەی ئەوە قسە بکەم. یەکێک لە ئەرکە موهیمەکانی چالاکوان پێویستە ئینسانێکی مەبدەئی بیت. ئێمە ئەم ڕێکخراوە ئیشێک لە ئیشەکانی ئەوە بووە کە کەیسی چالاکوانی بەرز بکاتەوە، چونکە بەڕاستی ئەو چالاکیانەی کە ئێمە لێرە ئەیکین ناتوانین لە کوردستان بیکەین. هەمومان پڕ بەدڵ حەزەکەین سیوێکی ئاب لە سلێمانی هاوارکەین، بڵێن بنەماڵەی بەرزانی گەورەترین تاوانی کردووە بەرامبەر کورد. بەس ئەتوانین؟ نە. بەڵام لێرە بە ئازادانە ئەتوانینەوە بکەین. یان شەهیدەکانمان، شەهید زەردەشت، کاوە گەرمیانی، سۆرانی مامەحەمە، ئەمانە هەموو شەهیدی ئێمەن. بە ئازادی لێرە یادیانەکەینەوە ساڵانە، بەڵام ئەوە ناتوانین لە کوردستان بکەین. هەر ناتوانین بچینە سەر گۆڕەکانیشان، ناتوانین فاتحەیشان بۆ بخوێنین. یەکێ لە ئەرکەکانی چالاکوانی ئەبێت تۆ قسەت هەبێ لەسەر هەموو ئەو پێشهاتانەی کە یەتە بەردەمن.